هاوڵاتانە کە زیاد لە پێویست کارەبا بەکاردێن لەبەر ئەوەی زیادە ئیسرافی هەم لە ڕوودینی کە ئەمە کۆمەڵگەیەکی عەشایری و دینیە هەڵەیە هەم لە ڕوود قانونی دنیاش هەڵەیە. جا پێویستە هەم حکوومەتیش بە خۆی دابچێتەوە هەم هاوڵاتیش بە خۆی دابچێتەوە. ئێستا سیرەکەی یعنی قەنات هەیە ینی بەڕاستی عیلان ناتوانێت سێشی کە زۆر سیرەکە ینی بێتاقەتە بێت خاستە لە منداڵانی تازە کچەکان تازە بەستن سەیری ئەو شتانە ناکەن گۆڕانکاریە زۆر هەیە ئەنیش هەیە ئەبا ینی کەمێک گۆڕانکاری لەو شتانە پێ نابێتەوە ینی ڕقابە هەبێ شتە بێت لەسەری قەناواتەکان ینی شتێکی جوان دابەزێ بۆ خەڵکی قەنات هەیە ینی بەڕاستی هەیە من بەرەئی خۆم ینی لەم زۆر ینی هەیە حەز ناکەیت ینی سەیری بێ قەنات هەیە. سۆزایی لە کوردستاندا بەڕاستی شتێکی گرینگە بەڵام لە کۆمەڵگەی کوردەواریدا گرنگی زۆر بەداخۆ گرنگی پێنادرێت. هیوادارم هەموو کۆمەلگا هەموو تاکانی کۆمەلگای کوردی گرنگی بە سۆزایی بدەن. هەموو پێویستە لە هەموو ماڵێکدا لە هەموو ماڵێکدا سەوزایی هەبێت چکە لەلایەنی دەرونی و لەلایەنی تەندروستی و وا لەلایەنی کەشوهەواوە زۆر گرینگە.